الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لوانەیەکی تر لە حەڵقەیەکی تر لە بەرنامەی ڕامان بێمەوە خزمەتتان بەم بەستی ڕەزامەندی رب العالمین و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. بەڕێزان پێکەوە دەچینەوە خزمەت سوورەتی العصر. والعصر بسم الله الرحمن الرحيم والعصر إن الإنسان لفي خسر. سوێن بە العصر وەکو باسمان کردلەوانی ڕابردوو خی گەورە سوێن بە عەسر دەخوا کەوا ئینسانەکان بەگشتی لە خەسارەتمەندیدان. یەکێک لە پیاوانی سەلەف دەڵێ مانای سوورەتی العصر لە کەسێک فێر بووم کەوا بەفری دەفرۆشت، بوزی دەفرۆشت. دەڵێ ئەو کەسە دەنجی بەرز دەکردەوە دەیگوت ئیرحەموا من یەذوب ڕەئس ماله، ئیرحەموا من یەذوب ڕەئس ماله، واتە بەزەییتان بە کەسێک بێتەوە کەوا سەرمایەکەی وا دەتابێتەوە. دەڵێ لەوی فێر بوو مانای سوورەتی العەسر چییە؟ ئیتر مەبەست ئەوەیە کەوا فعلەن کو ئەو بەفر فرۆشە ئەگەر کەسێک ئەو بەفرە و ئەو بوزەی لێ نەکڕیت هێدی دەتاوێتەوە و سەرمایەکەی دەڕوا. بەفعلی ئینسانەکانی جوانە ئەگەر بێت و ئەو تەمەنەی کە دەڕوا بە تەئکید کە دەڕوا ئەگەر بێت و هەوڵ نەدا ئەو تەمەنەی لە شتێک سەرف بکا کە خێری دنیا و قیامەتی تێدابی بە تەئکید وەکو ئەو کەسێکەوە بوزەکەی دەفرۆشی تەمەنی دەڕوا و دەتوێتەوە و سەرمایی لە دەست دەدا خوا پەنامەندە. بەڵێ ئین الئینسانە لەفی خسر، لەفی خسر. خی گەورە فەرمی لەفی فی معلومە لە بۆ ئەوەی دێکەوە لە ناودایە، واتە ئەو کەسە قەسەم بە العەسر ئینسانەکان بەگشتی خەسارەتمەندی چاردەوریانی گرتیە، کەوتونەتە ناو خەسارەتمەندی. ئینجا کاتێکە دەفەرمی ئین الئینسان لەفی خسر، خسر بە نەکیرە هاتیە بەڕێزان. لەبەرچی بە نەکیرە هاتیە تەمان معریفەمان هەیە نەکیرەمان هەیە لۆ بە نەکیرە هاتیە هەندێک دێن لە بۆ تەعظیمە واتە لە خەسارەتمەندیەکی گەورەدایە، و یاخود هەندێک دەزان دەفەرمون بە نەکیرە هاتیە لە بۆ تەنویعە واتە نەوعێک لە نەوعەکانی خەسارەتمەندی کەوا غەیری ئەوەی ئینسانەکان دەزانن. کاتێکەوە بەو شێوەیە خی گەورە دەفەرمی تەماشا دەکەی ئین الئینسانە لەفی خسر بە چەند شێوەیەک خی گەورە تەئکیدی لەو خەسارەتمەندی کردیتەوە. یەکەمیان کاتێکەوە دەفەرمی لەفی خسر وەکو بڵێ ئەو کەس ئینسانەکان بەگشتی غەرق بووینە، نقوم بووینە لە ناو خەسارەتمەندی. تەبەن ئیلا ئەوانە نەبی کە دواتر باسییان دەکا. پاشان یەک لە شێوازەکانی تری تەئکیدکردنەوە لەسەر ئەو خەسارەتمەندی دەفەرمی ئینە لە بۆ تەئکیدە، بێگومان ئینسانەکان لە ناو خەسارەتمەندیدە. سێیەمیان لەفی خسر لامەکە لە بۆ تەوکیدە، ئەویش بە هەمان شێوە ئینسانەکان بەگشتی لە خەسارەتمەندیدانە. و کاتێکەوە خی گەورە سوبحانەهو وتەعالا باسی ئینسان دەکا بۆ شێوە ئین الئینسانە لەفی خسر. لە جێگای دیکەش باس لە هەندێک شت دەکا دەربارەی ئینسان. لە بۆ نمونە ئین الئینسانە لڕەبیه لەکەنود لە سوورەتی العادیات. و هەروەها خی گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمی إن الإنسان خلق هلوعا لسورة المعارج. وهروها خواهي قرد فرم إن كلا إن الإنسان ليطغى أن رآه استغنى سورة العلق. وهروها لسورة إبراهيم دفرم إن الإنسان لظلوم كفار. وهروها لسورة الأحزاب دفرمي إنه كان ظلوما جهولا. إتر كاتك بوشي يا خواهي قرد باز الإنسان كان دكا وحتى أصل الإنسان كان دا أو صفات كان يانا وەکو لێردا دەفەرم لە خەسارەتمەندیە. ئیتر ئەوە صفاتەکانیتی ئینسان بە طەبیعەت ئاوهایە، بەڵام خی گەورە سوبحانەهو وتەعالا پێغەمبەری ڕەوانە کردیا عەلەیهیمو سڵات وەسەلام و هەروە کتێبی پێ ڕەوان کردینە تاکو ئەو ئینسانان لەو طەبیعەتە ئینسانیەی دەربینی، مەسەلەن لە خەسارەتمەندی دەریبینی بەرەو قازانجی دنیا و قیامەت بیبە، لە ظەلومی دەریبینی لە ستەمکاری دەربین بەرەو عەدالەت بیبە، لە جەهولی لە نەفامی دەریبینی بەرەو علم و بەرەو زانستی نافع بیبە. ئیتر کاتێکەوە ئینسان ئەو صفاتانە
وەکو تەبیعەت تێدا بەڵام کاتێکەوە تێیدا نامینێ بزانەوە فەضلی خوایە سبحانه وتعالى کە خوای گەورە تەوفیقی کردیە دەربچی لەناو ئەو خەسارەتمەندی و ئەو تەبعە ئینسانیە بەو ئیمان و بەو هیدایەتەی کە لە ڕێگای پێغەمبەرانەوە خوای گەورە دەینێری. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين.